السلام عليكم ورحمة الله وبركاته. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. صلاة قال هم لا يخشان وبراني برس دوای سەرکەوتن بۆ خوازم بەردەوامین لەسەر قسەکردن لەسەر بابەتی بنەماکانی دروستکردنی پرۆسەیەکی هاوسەرگیری سەرکەوتوو. ئەم شەو ئەمەوێت لەوە دەست پێ بکەین بەڕێزان، ئێمە هەریەکێکمان ئەوانەمان کە بەتەمای ئەوەین کە پرۆسەی هاوسەرگیری بکەین سەرەتا ئەو پرسیارە لە خۆمان بکەین، ئێمە بۆچی هاوسەرگیری ئەەکەین؟ مەبەستمان لە هاوسەرگیری چییە؟ ئەو کەم و کورتیانی کە هەمان و ئەمانەی هاوسەرگیری پڕی کاتەوە چییە؟ ئەمە خاڵێکی گرنگە. ئایا ئێمە لە قەیرەبوو نەترسین کە بڕیاری پرۆسی هاوسەرگیری ئەدەین؟ ئێمە هەست بە تەنیایی ئەەکەین و ئەمانەوێت کەسێک هەبێ هاودەممان بێ، یا ئێمە لە ماڵەوە تەواو ئازاد نین و سربەستیمان نییە و ماڵ و لێپێچینەوەمان لەگەڵەکەن و ئەمانەوێ ئازادی سربەستی سربەخۆیی بڕیارمان هەبێ، یا ئێمە بۆ نمونە هاوڵ و هاوڕێکانمان زەواجیان کردووە، ئێمە هەست بەوە ئەکەین کە ئێمە لەوان کەمترین، یا جێی قسە و باسی خەڵکین، یا جێیتان وتە شەرین، بۆیە ئەمانەیە ئێمەش پرۆسی هاوسەرگیری بکەین، یا ئێمە ئەمانەیە بۆ نمونە تەنها وەکو کەسێک کە هاوسەرگیری کردووە و لە ژیانێکی ژن و مێردایەتیە و پێی بڵێن شووی کردووە و زەواجی کردووە، ئەمانەیە پرۆسی هاوسەرگیری بکەین. یا ئەوە تا ئێمە بۆ نمونە کێشەمان هەیە لە ماڵەوە، یعنی لە ماڵێکە ئەژین باوکو دایکمان کێشەی هەیە، کێشەی عائیلیمان هەیە، کێشەی هەژاریمان هەیە، کێشەی ناتێگەیشتنمان هەیە، ئەمانەیە لە دەست ئەم ماڵە نەجاتمان بێ، بڕۆینە ماڵێکی تر ئەو ماڵێکە ئیتر بڕیارەکە هەرچۆن بێ گرنگەوەی ئێمە ئەم ماڵە بەجێ بێڵین. یا لەوانەیە ئێمە هاوسەرگیری ئێستا بە هەلێک بزانین بۆی کە ئافرەتێکی جوان یا کوڕێکی باش هاتوۆتە داوامان، یا کشێکی باش گەبین ئەمانەیە هاوسەرگیری لەگەڵ بکەین و ئەومان لە دەست نەچێ، ینی ئێستا ئێمە لەوانەیە زۆر ئامادەباشیمان نەبێ، بەڵام ترسی لە دەستدانی ئەو ئەمانخیتە سەر بڕیاری ئەوەی کە ئێمە پرۆسەی هاوسەرگیری بدەین. یا ئەوە تا جاری وا هەیە نەزوەیەک حەزە ئارەزوو بازیە، یعنی بۆ نمونە کابرا غەریزەیەکی بە قووەتی هەیە لەو تەمەنەیە، ئێوێ ئەم غەریزەیە تێرکا لەبەرەوە دافێ بریتە لە تێرکردنی غەریزەکەی. هەموو ئەمانە بەڕێزان پاساون و هەموو ئەمانە پاڵنەرن بۆ ئەوەی کە ئێمە پرۆسەی هاوسەرگیری ئەنجام بدەین. بەڵام لە کۆیە من ئەمەوێ ئێمە تێگەیشتنێکی دقیقمان هەبێ لە پرۆسەی هاوسەرگیری بۆ هەرمە بەسێگەکەینیان ئەنجامی ئەدەین، گرنگ ئەوەیە ئێمە کۆمەڵێک خاڵ هەبێ ئەمانە ببن بە بنەمات بۆ تێگەیشتن. دافعەکە هەرچیەکە ئاساییە، بەڵام ئەمانە خاڵی بنەما بن. یەکەم پرۆسەی هاوسەرگیری سنەتی کەونە، ینی پرۆسەی هاوسەرگیری ئەوە نییە بڵێ پەیوەندی هەیە بە من یا بە تۆ یا بە کەسێکی ترەوە، ئینەما ئەمە سنەتێکە لە سونەنی کەونی خوای پەروەردگار دیاری کردووە کە ئێمە ئەبێ پرۆسەی هاوسەرگیریمان هەبێ، وەکو خوای پەروەردگار خۆی فەرمیوە من كل شيء خلقنا زوجين لعلكم تذكرون. ئێمە ناتوانین نم سنەتە کەونیە بە دەربین، ناتوانین نم سنەتە کەونیە دەربچین وەکو مرۆڤ، ئەمە سنەتی خوایە لە هەموو گردون و بوونەوەرە. خاڵێکی تر سنەتە، یعنی ئێمە زەواج وەکو عیبادەت سیر بکەین، یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثەکەیە کە فەرمێ من رزقه الله امرأة صالحة فقد أعانه على شطر دينه فليتق الله في الشطر الباقي. هەر کەسێک خوای پەروەردگار ئافرەتێکی باش، طبعا حەدیثەکە عەکسی ژەبێتەوە، هەر کەسێک
خوای پەروەردگار پیاوێکی باشی بداتێ فقط ئەعانەه على شەطری دینی ئەوە خوای یارمەتی داوە لەسەرەوەی دینی نیوەی دینی تەواو بێ فەلیەتەقی الله فی الشەطر الباقی با لە نیوەکەیکیشی لەخوا بترسێ کەواتە زەواج بەم پێیش بێ دیسانەوە ئێمە تەسەورەکەین بەشێکە لە پرۆسەی دینداری مرۆڤ خاڵێکی تر بەڕێزان زەواج سنەتی هەموو پێغەمبەرانی خوا بووە یعنی کەم پێغەمبەر هەبووە پرۆسەی هاوسەرگیری نەکردبێ ئەوش ئەگەر نەیکردبێ لەبەر هەلوو مەرجێکی دیاری کراو نەیکردووە نەک لەبەر ئەوەی کە خۆی ڕغبەی لێ نەبووە وەکو خوای پەروەردگارە فەرمێ وەلەقەد ئەرسەلنا رسلا من قبلك وجعلنا لهم أزواجا وذرية پیغمبر خواج صلى الله عليه وسلم فرميتي النكاح من سنتي فمن رغب عن سنتي فليس مني واتا هاوسەرگیری کردن زەواج لە سنەتی منە هەرکەس لە سنەتی من لا بدا پیغمبری خوا صلى الله عليه وسلم فرميتي لە من نییە خاڵێکی تر بەڕێزان گرنگە ئێمە لەوە حاڵی بین کە زەواج تاکە فاکتەرە تاکە ئامرازە بۆ زیادبوونی کۆمەلگاکان یعنی ئەگەر ئێمە بمانێ کۆمەلگایەکی گەشە سندومان هەبێ ئەگەر ئێمە بمانەیە کۆمەلگایەکمان هەبێت کە کۆمەلگاکەمان بۆ نمونە بەردەوامی هەبێ لە ڕێی پرۆسی هاوسەرگیری و بەردەوامی ئەبێ ئێستا بەڕێزان هاوسەرگیریکردن چەکە چەکێکی سیاسیە دیش بە دوژمن بەکاردێ ینی فەڵەستینیەکان دیش بە ئیسرائیل بەکاری دێنن بۆ نمونە ئەوانە ئەچەن زەواج زۆرەکەن مناڵی زۆرە خەنەوە بۆ ئیسرائیل چەندیان لێ ئەکوژێ ئەمانە بتوان بەردەوامی بۆ سیراع ململانەیە بدەن کە لەگەڵ ئیسرائیل هەیەە کورد بۆ نمونە ئێستا لە ململانەیە کە هەیەی کورد بەرەو کەمینەبوون ڕوا لەبەروی ئێستا ئەگەر سەیری عەرەب بکەین هەموو برایەکی چاوڕەشی عەرەب سێژن و چوارژنی هەیە 20 مناڵ و 25 مناڵی هەیە بە گەڕەکە ماڵێکی ئێمە بەقەن عەرەبێ مناڵمان نییە کە لەژێر خێمەیەکایە بەیانی وەرە سەیری دیمۆگرافیای عێراق چۆنە گۆڕێ یعنی سەیری کە بزانە ئێمە چڕی دانیشتوانمان بزانە کورد لە عێراقا نیسبەی ئەبێ بە چەند استحقاقاتی میزانی ئێمە ئەو میزانیەی کەوە دێگرین ئەو ڕوبەرە جوگرافیەی کە هەمانە داهات و دەستکەوتێن نیشتیمانیەکانمان لەسەر ئەم بنەمایە دیاریەکری لەسەر ڕێژەی دانیشتوان دیاریەکری ئێمە چەندی پێک هاتەی عێراق بین لە داهاتووە ئەگەر ئەو برادرە عەرەبانە بەم ڕۆحیەتە شۆڕش گێڕانەیە مامەڵە بکەن لەگەڵ پرۆسی هاوسەرگیری ئێمەش بم خەمساردی و پشتێنکردنەوەی پرۆسەکە بەڕێوەبەرین ئەو کات لە 10 ساڵ لە 20 ساڵی داهاتووە بزانە ڕێژەی کورد ئەو واز لە مەسلەی کۆچکردن بێنە واز لە مەسلەی دیاردەی قەیرەبوون بێنە واز لە مەسلەی بێوەژن کەوتن بێنە واز لە مەسلەی ئەوە بێنە کە زۆرێک لە گەنجانمان پشتیان لە زەواج کردووە لە کوردستانیشان ئەژین بەڵام ئێمە ئەوەندە وەسائلی خراپە و بەدخوییمان بۆ فراهم کردوون ئەوانە پرۆسی هاوسەرگیری ناکەن ئێستا هەموو ئەمانە ئەبێ بە هۆکار بۆ ئەوەی کە ئێمە لە داهاتوویەکی دووریان نزیکە ئەبین بە کەمینەیەکی زۆر کەم ئەگەر وەکو جیلی دیناسۆر معەڕەز نەبین بۆ ئینقیراس کە ئەمە بەداخەوە زۆر جێی مەترسیە مەفروضە ئێمە بە جددی مامەڵە لەگەڵ ئەو بکەین ئێمە ئەگەر سەرۆی نەوتیمان بەرەو لە ناوچوونە چێ ئەگەر سەرۆی ئاویمان بەرەو لە ناوچوونە چێ سامانی مرۆییشمان بەرەو کەمکردن و لە ناوچوونە چێ بەراورد بکێ بەراورد بە ئەو ئەقەلیات و کەمینانەی کە وەکو ئێمە لەم وڵاتەیە ئەژین و نیشتەجێی ئەم وڵاتن ئەو خۆشتان نزانم بۆی کە ئێمە کورد کێشەیەکمانەیە کە کێشەی خاکە کێشەی نەتەوەیە کێشەی ناسنامەیە باشە هەموو ئەمانە لەم زۆری نێو کەمینەیە ئێمە ئەبین بە معەڕەضە بین بەوەی کە ئەبین بە کەمینەیەکی زۆر کەم لە داهاتوویەکە لەم وڵاتەیە کەواتە ئەمەیەکی چکەی لەو خاڵانی کە ئێمە ضرورە بیر لەوە بکەینەوە پرۆسی هاوسەرگیری بۆ ئەنجام بدەین چونکە تاکە ئامرازێکە بۆ زیاد بوون ئەم ئامرازی زیادبوونە بەڕێزان کاڵین تاکە ئامراز بۆ زیادبوون تاکە ئامرازێکی شەرعیە بۆ زیاد بوون چونکە خۆتۆ خستنەوەی نەوە لە فەوزایە خستنەوەی نەوە بەبێ نظام وەکو چی وایە وەکو زیادکردنی خانە وایە بەڵام بە شێوازێکی سەرەتان لە چیەوە دروستە بێ لە زیادکردنی خانە بەڵام بەبێ بەرنامە باشە ئەمەش هەروایە لە داهاتوویەکە ئەگەر ئێمە بۆ نمونە کابرا لە جا خۆ لە زینایش ئەکرێ مناڵ ببێ باشە لە زینایش ئەکرێ مناڵ ببێ بەڵام مناڵی زینا ناکەوێتە باوشی خێزانێکی بەختەوەرەوە کە دایک و باوکێک دوو جەمسەری خێزانی بۆ پێک بێن و بەخێوی بکەن و پەروەردەی بکەن نا ئەکەوێتە باوشی دایکێکەوە بەبێ باو حتا نەک لای ئێمە بەڕێزان لە کۆمەلگا ئەوروپیەکانی شاهروایە ئێستا ئەوروپا بەدەست کێشەی سنگڵ مەذەرەکانەوە ئەناڵێنێ دایکە تاقانەکانەوە ئەناڵێنێ ئەو دایکانی مناڵیان هەیە بەبێ پیا و بەبێ باوک ئەمە گرفتە لەبەرەوەی مناڵ پێویستی بەم دوو جەمسەرەیە بۆ بەخێوکردن و پەروەردەکردن کەواتە ئەگەر ئێمە بمانەوێت زیاد بکەین بە شێوازێکی ڕێکوپێک بە شێوازێکی یاسایی بە شێوازێکی شەرعی پێویستمان بە پرۆسەی هاوسەرگیری هەیە خاڵێکی تر بەڕێزان زەواج تاکە ڕێگەیە بۆ تێرکردنی کۆمەڵی غەریزە غەریزەی باوکایەتی وەکو دەستی پێشوشتمان غەریزەی دایکایەتی غەریزەی سێکس
باشە غەریزەی عاتیفی غەریزەی پێویستبوون بە ڕێگەزی بەرامبەر هەموو ئەمانە عاتفن لە ئینسانە، هەموو ئەمانە غەریزەن لە ئینسانە پێویستیان بە تێرکردنە. تەنها زەواج ئەتوانێت ئەمە تێر بکە. چ پرۆسەیەکی ترمان هەیە ئێمە بتوانێت پێکەوە ئەم هەموو غەریزەیەمان بۆ بەردەست و بەرجەستە بکە؟ نیمانە. کەواتە ئەمە خاڵێکی ترە کە گرنگە ئێمە بەتەنگیەوە بین، ئێمە نێڵین غەرائیزەکانمان تەحەکوم پێ بکەن، ئێمە تەحەکوم بکەین بە غەریزەکانمان بە شێوازێکی سیستەماتیک غەریزەکانی خۆمان بە شێوازێک کە خۆش لە خۆمان ڕازی بکەین و خۆشمان لە خۆمان ڕازی بکەین و خەڵکیش لە خۆمان ڕازی بکەین. تەنها بەم شێوازە ئەتوانین ئەگینا بەیانی ئەو غەریزانە پەلکێشپانەکەن بۆ کاری ناشەرعی بۆ لاڕێی بەڕێزان. ئێمە یەکێک لە مشکیلە گەورەکانمان ئەوەیە کە پرۆسی هاوسەرگیریمان لە کاتی خۆیان ئەنجام نادرێ. ئەمە شوە ئەکا ڕێگەی لادان بۆ گەنجەکان نکاتەوە، ئەم گەنجانە کە فێری لادان بوون دوای پرۆسی هاوسەرگیریش نایانهێنێتەوە سەرڕێ. بعضێ خەڵکی لە سەردەمی گەنجێتیا فێری خۆی خراپ بووە، ئالوودەی خۆی خراپ بووە، ئەوانە ژنی شێنن پێیان تەرک ناکرێت. باشە ژنی شێن هەر ئالوودەی ئەو خۆ خراپانە ئەبن. کەواتە زەواج ڕێگەیەکە بۆ ئەوەی ئێمە ئەم غەریزانی کە هەمانە بە شێوازێکی ڕاست و ڕێک ئاراستی بکەین، بە شێوازێک کە لادانی تیانە بێ کە هیچ زیانێک بە خۆمان و خەڵکیش نەگەێنێ و لە دینیشمانە ڕێبازێکی تەندروست بێ. کەواتە زەواج بریتێ لەم حاڵەتە بەڕێزان. کەواتە غەریزەکانمان بۆ پڕێکاتەوە. خاڵێکی تر بەڕێزان، زەواج بریتە لە بەو نەسیجە ئەو بۆ نمونە شەبەکەیەی کە ئەو تەونەی کە ئەتوانێت پەیوەندی کۆمەڵایەتیەکانمان تەنزیم بکە. ئێستا مرۆڤ ئێمە هەر یەکێک لە ئێمە باسێرێکی چواردەوری خۆمان بکەین، هەموو ئەوانەی خەڵکو خزمی ئێمە لە پرۆسی هاوسەرگیریە پێمان گەیشتون. باوکمان بە پرۆسی هاوسەرگیری هەیە، دایکمان بە پرۆسی هاوسەرگیری هەیە، خوشکمان بە پرۆسی هاوسەرگیری، پورمان، برامان، ماممان، ئامۆزامان، خوشکەزامان، برازامان، کچەزامان، کوڕەزامان، زاوامان، بووکمان، هەموو ئەمانە لە دەرەنجامی پرۆسی هاوسەرگیریە. پرۆس هاوسەرگیریەکان بشێنەرەوە هەڵبۆشێنەرەوە تۆ ئینسانێکی بێکەسی، تۆ هیچ کەسێکت نییە لەم گردونەیە. کەواتە هەموو ئەوەی ئێمە هەمانە لە نەسیجە ئیجتیماعیەکەمانە لە تەونە کۆمەڵایەتەکەمانە هەمووی بە پرۆسی هاوسەرگیری بۆمان دروست بووە. کەواتە پرۆس هاوسەرگیریەکە تاکە ئامرازە بۆ دروستبوونی ئەوەی کە ئینسان پێگەیەکی کۆمەڵایەتی بەهێزی هەبێ، پشت و پشتیوانی هەبێ، خزم و کەسی هەبێ، خانەوادە و کۆمەلگای هەبێ، نەتەوە و نیشتیمانی هەبێ. ئەگەر پرۆسی هاوسەرگیری لەم هاوکێشەی بێنینە دەرەوە بەڕێزان، ئەو کاتە ئێمە پەڕیدەیەکە بین، کەس ناماناسێ و کەسیش ناناسین، بێکەس هەبین ئەکەوینە ئەو دنیایەوە بەبێ ئەوەی خەڵکێک هەبێ بمان ناسێ. لەبەرەوە پرۆسی هاوسەرگیری لەم کاتێ ئەمەشمان بۆ ئەکا. بۆیە خۆشەویستان، ئێمە کە سەیری پرۆسی هاوسەرگیری ئەەکەین، لە هەموو ئەم بورعدانەوە سەیری ئەەکەین، لە هەموو ئەم گۆشە نیگایەنەوە سەیری ئەەکەین، بۆیە بە هەندی وەرئەگرین، بۆیە بە گرنگی وەرئەگرین. وەکو عەرزم کردن، ئەگەر کەسێک گواتێ بگا پرۆسی هاوسەرگیری بەم فرە ڕەهەندیە وەرگێ، ئەو کاتە ئاسان دەستبەردانی نابێ و ئەو کاتە زۆر سەلیقەیەکی جوان بە خەرجەیە بۆ ئەوی پرۆسەیەکی هاوسەرگیری سەرکەوتوو ئەنجام بدا. ئەو کاتە دافعەکەی غەریزە نییە، دافعەکەی ڕەتفعل نییە، ئەو کاتە دافعەکەی تەنها دەربازبوون نییە، خۆ دەربازکردن نییە لە کێشەیەکی کۆمەڵایەتی، بەڵام کەوتە ناو کێشەیەکی زیاتر و زۆرتر و فراوانترە، هیچ کام لەمانە نییە. ئەو کاتە پرۆسی هاوسەرگیری ئینسانێکی واعیژیر گەنجێکی تێگەیشتوو یەکەم ئەم پرۆسی هاوسەرگیریە بە پرۆسەیەکی خواناسی، بە پرۆسەیەک لێکێکە لە سونە نەکەونیەکان، بە پرۆسەیەکی کۆمەڵایەتی، بە پرۆسەیەکی دەرونی، بە پرۆسەیەکی غەریزی، بە هەموو ئەمانە ئەیبینێ. لەبەرەوە زۆر سەلیقە بە خەرجەدا بۆی پرۆسەیەکی تەواو تێروتەسەر ئەنجام بدا، دنیا و قیامەتیشی بۆ دابین بکە ئەم پرۆسەیە. بەڵام ئەگەر ئێمە گەنجمان فێری ئەوە نەکرد ئەم پرۆسەیە، ئەم بوعدە ئاینی و کۆمەڵایەتی و ئەخلاقی و ئیمانیانەی هەیە، ئەو کاتە ئەو تەنها بە دافع غەریزەکەی تێچێت. دافع غەریزەکەیشی دافعێکی کاتیە، ماوەیەکە تێرە بێ و ئەڕوا ئیتر پێویستی پێی نامێنێ، یا بەدینی تری بۆ دروستە بێ پێویستی پێی نامێنێ، لەبەرەوە هیچ گرنگی بە بەردەوامی پرۆسەکە نادا و هیچ گرنگی بە لێکەوتەی هەڵوەشانەوەی پرۆسەکە نادا. ئەمە خاڵێکی سلبیە. خاڵێکی تر بەڕێزان، ئەگەر ئێمە ئەمانەی پرۆسەیەکی هاوسەرگیری سەرکەوتومان هەبێ، با ئێمە هەوڵ بدین لەگەڵ ئەو خەڵکانە پرۆسی هاوسەرگیری بکەین کە زۆر نزیکن لێمانەوە. زانایانی ئێمە کاتی خۆی باسی مەرجێکیان کردووە، پێی وتراوە مەرجی کەفاءە، واتە مەرجی هاوشانی بوون. واتە ئەم کچ و کوڕە هەوڵ بدەن نزیک بن لە یەکەوە لە زۆرێک لە صفاتەکانیانە. طبعا دوو صفات هەیە، صفەی جەمسەرین کە دین و ئەخلاق، ئەمە دەرسی ڕابردوو باسمان کرد، ئەمە مەجالی تیان نییە کە ئاسان کاری تیا بکرێت. بەڵام کۆمەڵێک مەرجی ترمان هەیە بۆ کەفاءە کە گرنگە ئێمە هەوڵ بدەین نزیکی هەبێ لە بینی هاوسەرەکانە. یەکەم مەسەلەی باریدارایی بەڕێزان، دوو هاوسەر ئەگەر هەردووکیان دەوڵەمەند بن، یا هەردووکیان هەژار بن، یا هەردووکیان دوو داهاتی مامناوەندیان هەبێ،
زمانی لێکتێگەیشتنیان لەسەر باری دارایی ئاسانترە وەک لەوەی ئەم دوانە لە دوو طبقەی جیاوازەوە هاتە بن دوور لە یەک کشێکی زۆر دەوڵەمەند لەگەڵ کوڕێکی فەقیرە ئەم دوانە زۆر زەحمەت ئەتوانن لە مەسەلە داراییەکانە یەک بن ئەم کچە کچێکی نازدارە ئەم کچە کچێکە لە ماڵی باوکی نەبوونیەی نەزانیوە باشە هەموو شتێک بەردەست بووە بۆی سیاری پێبووە ئەم کچە خزمەتکاری هەبووە ئەم کچە ئێستا کوڕێکی فەقیر ناتوانێت ئەم ژیانی ئەمە دابین بکە ئەم ئافرەتە هەمیشە بە چاوی ئەوە ئەڕوانێتە ئەم کوڕە بووە بە سەبەبی عەزاب بووی بەمایی نەڕەحەتی و نەکبەتی بووی لە هەموو خۆشیەکانی ماڵی باوکی دایڕنیوە لەبەرەوە ئەمە عوقدەیە ئەو ئەڵێ ئەچێتە بازار بە گیرفانەکەی ماڵی باوکی حسابەکە بە گیرفانی ماڵی باوکی شتەکرێ و شت ئەهێنێتەوە بە گیرفانی ئەم کوڕە نییە کە دێتەوە کێشە دروستە بێ کوڕەکە ناتوانێت بەردەوام ئەم قاسەیە بۆ ئەم دابین کە ئەم گیرفانە کراوەیە بێ بۆ ئەو لەبەرەوە کێشەی بۆ دروستە بێ لە ڕووی جوانیەوە بەڕێزان جوانی و ناشرینی زۆر کات تەریب نەبوونی جوانی ئافرەت لەگەڵ جوانی پیا و دەرگای کردوێتەوە بۆ ناپاکی هاوسەرگیری ئەگەر ئافرەتێکمان هەبوو بێ مێردەکەی ناشرین بوو خۆی زۆر جوان بوو بێ دایمە خەڵکی جوان بەلایەوە بە هاوتای خۆی ئەزانێ ئەم مێردە ناشرینە بەری دڵی ئەو ناگرێ وەکو بڵێ دڵی ئاو نایە لەبەرەوە دەرگا ئەکاتەوە بۆ ناپاکی هاوسەرگیری لە پیاویشە هەروایە ژنەکەی ناشرین بێ خۆی قۆز بێ بەردەوام کەڵکڵی ئەوە لە کللایەتی کە ئافرەتێک بدۆزێتەوە تەریب بێ لەگەڵ جوانێکی زیرەکی و تەممەڵی بەڕێزان ئەمەش هەروایە خانەدانی و بێخانەیی ئەمەش هەروایە ئاستی بڕوانامە و خوێندەواری ئەمەش هەروایە پۆست و پلە ئەمە هەروایە نێوەندی کۆمەڵایەت ئەم ینی دایمە من ناڵێم ئەمانە فەرزن هەبن من ناڵێم نه بەڵام حد الئیمکان محاولە بکەین ئەمانە وابن ینی فەیلسوفێک کە باسی پرۆسی هاوسەرگیریەکەی خۆیەکە کە باسی هاوسەری داهاتووی ئەکا ئەڵێ حەزەکەم ژنێک بێنم ئەوە دەوڵەمەند نەبێت تەفران بەسەرا بکە ئەوە فەقیریش نەبێت کە مناڵەکان مردم ساڵ بکەن ئەڵێ ئەوە قەڵەو نەبێ بەری هەوام لێ بگری ئەوە زەعیب نەبێ بترسم بابی با یعنی باسی جوانەکەی ئەکا ئەڵێ ئەوە جوان نەبێ کە جوانەکەی مەغروری بکە ئەوەش ناشری نەبێ قێزی لێ بکەمەوە یعنی حدێکی معتەدیل لە ئینسانەکە خۆیەوە ئەم ئیعتیدالە لە یەکتر نزیک بوون وەکو عەرزم کردن زمانی لە یەکتر حاڵ بوون حاڵی بوون باشتر ئەکا زاڵتر ئەکا خەڵێکی تر بەڕێزان ئێمە پرۆسی هاوسەرگیری کە دەست پێ ئەەکەین با بڕیار بدەین یەکەم هەنگاو لەسەر بنەمای ڕازگۆیی و شەفافیت پرۆسی هاوسەرگیری بکەین ناپاکی درۆ دوڕووی لە ژیانی خۆمان بەرینە دەرەوە هەرچیمان هەیە سادیقانە لەگەڵ کەسی بەرامبەرمان بێڵین بیکەین درۆ بە کوفر بزانە بە حرامێکی بزانە لە پرۆسی هاوسەرگیریاوە لەگەڵ هاوسەرەکەی خۆت ئەمە خاڵێکی گرنگە بەڕێزان شەفافیت هەر عیبێکت هەیە پێی بڵێ هەرکەم و کوڕیەکی جستەی دەرونی هەیە پێی بڵێ دوایی کە بووی دەرکەوت هەستەکە درۆت لەگەڵا کردو بە چاوی کەم سەیرێ ئەکا لێت نابوورێ دوای هەستەکە بەوەی ئێستا درۆیەکت کردو ئەو بۆی دەرکەوتووە لەوانەیە چەندین درۆی تر هەبێ شاردوودێتەوە ئەو ئێستا بۆی دەرنەکەوتووە لە داهاتوو بۆی دەرەکەوێ لەبەرەوە شەفافیت زۆر گرنگە ئێمە ئەگەر کاڵایەکی بەسیط چەند نرخەکەی کە بێ بیفرۆشین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئیذا تەبایعت فقل لا خلاب ئەفەرمێ ئەگەر کڕین و فرۆشتنت کرد بڵێ بە بێغەش ئەمە بۆ کڕین و فرۆشتنی شتێک کە زۆر کەمە مریشکێکە کەڵەشێرێکە قەلێکە قازێکە کۆترێکە بڕۆ بۆ زیاتر سیارەیەکە ئۆتۆم هەر بابەتێکی تر هەیە بەڵام ئەگەر پرۆسەکە بریتی بێ لە پێکەوە گرێدانی ژیانی دوو کەس ئەگەر پرۆسەیەکی هەمیشەی وەک پرۆسی هاوسەرگیری بێ ئەکرێ لەمەیە غەش و ئەکرێ لەمەیە چاوبەست و فێڵ و تەڵەکە وارد بێ بە هیچ شێوازێک بەڕێزان لەبەرو با ئەو پەڕی هەوڵ بدەین هەر لە سەرەتای هەنگاوی پرۆسەکەەوە زۆر صادق بین لەگەڵ یەک چونکە شاردنەوەی عیب چونکە شاردنەوەی ڕاستیەکان شاردنەوەی نهێنیەکان دواتر دادمان نادا بەڕێزان بۆ نمونە خەڵک هەیە بە منی و تۆ توێتی من علاقەی پێشترم هەبووە پێشەوەی پرۆسی هاوسەرگیری بکەم دوای یەک دوو ساڵ مێردەکەی زانیوێتی علاقەی هەبووە تەلاقی لێ خواردووە پێی گوتووە تەلاقی کەوتبێ ئەگەر هاتوو پێم نەڵی کە علاقەت هەبووە باشە ئەم تەلاقی لێ خواردووە ئافرەتەکە علاقەی هەبووە ینی ئافرەتەکە ئێستا کەوتووەتە سەر دوو ڕێیانی ئەڵێ ئەگەر پێی ئەڵێم علاقەم هەبووە تەلاقم ئەدا چکە علاقەکەم زۆر نامەشروع بووە باشە و ئەگەر پێشی بڵێم هەر تەلاقمەدا بەزەر کاتی خۆی پێی بوو تا لەوانەیە ئەو شەشەی دروست نەبووای ئەو کات پێشەوەی علاقەکە دروست بێ ئەم شەفافانە پێی بووتایە بیوتایە بۆ نمونە من کاتی خۆی لەگەڵ کەسێک علاقەیەکم هەبووە علاقەکە بریتی بۆ لە یاک دوو سێ چوار علاقەکە بە مەبەستی زەواج بووە بۆ هەرمە بەسێکی تر بووە ئێستا تۆ ئازادی لەوەی بڕیارە دەی بمهێنی یان نەمهێنی بەڵام شاردنەوەی عیبەکە دواتر کە دەری ئەخاوەکو عەرزم کردن
ئاکامێک و دەرەنجامێکی خراپی لێ ئەکەوێتەوە. بۆیە من تکا ئەەکەم بەوەی ئێمە ڕازگۆ بین لەگەڵ یەک، ڕاستکۆ بین لەوەی کە هەرکێشەیەکی دەرونی جەستەیی عاتیفی باشە هەر ئەزمونێکی پێشووترمان هەیە بیڵێن چکەوەکو عەرزم کردن دواتر کابرا پەشیمانە بێتەوە کە پەشیمانیش بۆەوە ئەو کات پەشیمانی دادی ئێمە نادا. خاڵێکی تر کە زۆر گرنگە بەڕێزان ئەوش ئەوەیە ئێمە جیاوازیەکانمان جیاوازی نێوان ژن و پیاو ئێمە زۆر جیاوازی لەیەکتر لەگەڵ ژن و پیاوە هەر لە قۆناغی XY و XX بیگرە هەتا وەکو جیاوازە دەرونی هۆرمۆنی سایکۆلۆجی جستەیەکانمان هەموو ئەوانە جیاوازیمان هەیە. ئێمە ئەم جیاوازیانە بەڕێزان بەڵگەی باشی و خراپی هیچمان نین. ئەم جیاوازیانە کە خوای پەروەردگار دروستی کردووە لە نێوانمانە ئەم جیاوازیانە بۆ تەکاملە واتە ئێمە بتوانین یەکتر تەواو بکەین. عەقڵانی بوونی پیا و عاتیفی بوونی ژە و تەکامل ئەکا یعنی دوو کەس لە پرۆسەیەکان یەکیان عەقڵانی یەکیان عاتیفی پرۆسەکە یعنی هەردوو باڵەکەی تەواوە بێ. باشە پرۆسەیەکمان هەیە پێوتێ دایک پرۆسەیەکمان هەیە پێوتێ باوک هەردووکیان پرۆسەکە تەکامل پێ ئەەکەن. ئەم حاڵەتە یعنی حتا بەڕێزان ئەو دەقانی کە هەمانە لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باس لەمە ئەکا یعنی بۆ نمونە کاتێک فەرمێ إن المرأة خلقت من ضلع كافرمي أفرد لبراسو دروس بو إن أعوج ما في الضلع علاه أما بيغمري خوا صلى الله عليه وسلم بو أمة بستن نيلي بياو أما بچاوي أفرد بدتا بيغمري خوا بيما نفرمي أفرد عاطفية أول حالتك چمانوي تيايا أما بي أوتي حالتي ميلان خوارينا ميل عاطفي بون چمانويكي عاطفي بون أفرد مربية بيويستي بم عاطفي بوني بوي پروردگاريكي سركوتو بي بياو مربي نية پیاو کاسبکارە پیاو بژێوی ژیان دابینەکە لەبەرەوە ئەبینی پیاو دائیمە حەزم زیاتر وەک لە عاتیفە زاڵە ئافرەت عاتیفە لە بڕیارەکانیان زیاتر زاڵە و ئەو عاتیفی بوونە بۆ شوێنی خۆی زۆر گرنگە. خوای پەروەردگار کە باسی مەلیکەی سەبە ئەکا کە باسی بەڵقیس ئەکا خوای پەروەردگار باشە بەڵقیس ئافرەتێک بوو مەلیکەی سەبە بوو. ئەم مەلیکەی سەبە کێشەی هەبوو لەگەڵ کێشەی هەبوو لەوەی کە حەزرەتی سولەیمان ئەیویست بەوەی کە قەومەکەی ئیمان بێنن. مەلیکی سەبە کاتێک کە ڕاویش بە سەرباز و بە پلە باڵاکانی چواردەوری خۆیەکە بەوەی ئایا چی بکەین لەگەڵ سولەیمانە پیاوەکان بە منطقی قووە و عەقڵ وەڵامەدەنەوە قالوا نحن أولو قوة وأولو بأس شديد والأمر إليك گوتیان ئێمە هێزمان هەیە ئێمە بازومان هەیە ئێمە سەربازمان هەیە ئەمریش بەدەست تۆیە تۆ بڕیارت چییە؟ ئەم ئافرەتە عاتیفەی زاڵە بەسەر بڕیارە ئەسکەرتاری و عەقڵانی و هێزگەرایەتەکەی پیاوەکانە قالت إن الملوك إذا دخلوا قرية أفسدوها وجعلوا أعزة أهلها أذلة. ئەڵێ ئەوەی من ئەیزانم ئەم پادشایانە ئەگەر ڕوو بکەنێ هەر شارێک تێک و پێکی ئەدەن وجعلوا أعزة أهلها أذلة و زۆرینەی ئەو خەڵکانی کە هەن ئەیکەن بە کەمینە باشە ئەیکەن بە کەمینە. خوای پەروەردگار تەصدیقاً بۆ قسەی ئەم ئافرەتە أفرمي وكذلك يفعلون أفرمي أم بياوانا فعلا واكن يعني تصديقي قسي أفرتك أكا نك تصديقي قسي بياوكانك أم أفرت المنطلق عاطفي بونه وأم بريار أدا بلان برياركي صد لصد لجي خويتي برياركي تواو دقيقة كوانتا إما بيمسبان بوا هيا كأم جواز يعني كهمانا لقل كسي بران بلا بكاري بينين بو تكامل نك تصارع حساب داخل بريزان بتايبتي ئەو خطابە دوژمنکارانەیی کە ڕێکخراوەکانی ژنان ئەیدەن بەگوێی ئافرەتانی خەڵکە بەوەی کە موجتەمەعی پیا و سالاری و بەوەی ئازاد بوون لە دەستی پیا و سوڵتەی ئەبەوی چی ئەمە بەڕێزان هەڵەیەکی کوشندەیە. بۆچی هەڵەیەکی کوشندەیە؟ چونکە ئەمە دووڕێیانی ئەومان بۆ دروستەکە کە ئێمە ناتوانین تەفاهم بکەین لەگەڵ کەسی بەرامبەرە ناتوانین تەفاهم بکەین لەگەڵ خێزانەکانمانە. ئێمە چی بکەین بۆەوەی تووشی ئەم حاڵەتە نەبێت؟ ئێمە گرنگە بۆی تووشی ئەم حاڵەتە نەبین وکو عەرزم کردن ئەو دەقە شەرعیانی کە لەو ڕۆوە بەکار هاتوون ئێمە ئەم دەقە شەرعیانە بەکار بێنین بۆ ئەوەی کە تەکامل بکەین لەگەڵ کەسی بەرامبەرە. ئێمە ڕێز لە خصوصیاتی ئافرەتەکان بگرین ڕێز لە تایبەتمەندیەکانیان بگرین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەفەرمێ دوو شایەتی ئافرەت بە شایەتێکە چێ خوای پەروەردگار کە باسەکە ئەفەرمێ أن تظل إحداهما فتذكر إحداهما الأخرى زۆر جار ئافرەت حاڵەتی لە بیرچوونەوەی هەیە کە قسەیەکەکە قسەقی مطابقی واقعنی نەزانین درۆ ئەکە ئافرەت زوو شتی لە بیرەچێتەوە. لەبەر چی؟ لەبەرەوەی
مەسەلەی مناڵبوون مەسەلەی سۆڕی مانگانە خوێنی دوای مناڵبوون ئەمانە کۆمەڵێک حاڵەتی دەرونین بۆ ئافرەت حاڵەتی لە بیرچوونەوە زاڵتر ئەکا لەسەر ئەو کەواتە ئێمە تەفەهومی ئەم حاڵەتە بکەین تەفەهومی نەتوانین بکەین لە ئافرەتە تەفەهومی ئەو بکەین کە ئافرەت دایکە کە ئافرەت هەندێک حاڵەتی جستەیی هەیە لە حاڵەتی حەملە لە حاڵەتی مناڵبوونە لە حاڵەتی شیرپێدانە ئەم حاڵەتانە هەمووی پێویستی بەوە هەیە ئافرەت چاودێری ورد بکرێ و پێویستی بەوە هەیە ئینسان مامەڵەیەکی تایبەتی لەگەڵ بکە کەواتە بەڕێزان ئێمە کاتێک کە قسەوان لەسەر پرۆسی هاوسەرگیری ئەوەیە ئێمە لەگەڵ کەسێک کاتە زەواجەکەین ئەو کەسە وەک ئێمە نییە یەقینن یعنی پیاو بێوێ ئێمە زۆر جار کێشەمان ئەمەیە پیاوەکە ئێوێ ژنەکە وەک خۆی وابێ لە بڕیاردانە ئێکاکە ئەگەر وایە تۆ ئەو کاتە پیاوێکی وەکو خۆتە مارە بکردایە بۆی وەک تۆ بیرکاتەوە تۆ لەگەڵ کەسێکە هاوسەرت کردووە هاوسەرگیریت کردووە ئەو کەسە باشە بەرامبەری تۆیە هاوڕەگەزی تۆ نیە ڕەگەزی بەرامبەرە ئەم ڕەگەزی بەرامبەرە سەیری بکە هەر سەیری پێکاتە جستەیەکەی بکە سەیری قژی سەیری ماسوولکەکانی سەیری جۆ لە دەنگی بگرە سەیری پێستی بکە سەیری قەد و باڵایی بکە بەو دەرەکەوێت کە زۆر لە تۆ جیاوازە ئەم هەموو حاڵەتی کە لە ڕووکەشە جیاوازی هەیە لە ناخیشە ئەو جیاوازیانە ئەوە ڕنگدانەوەی هەیە لەسەر ناخ و دەروون ئەوانە لە دەروونەوە سەرچاوەیان گرتووە کە لە ظاهیرا ڕنگدانەوەیان بۆ دروست بووە ئەم جیاوازیانە با قبول بکەین لە یەکتر ئەو خوشکە بەڕێزانە شەروان ئافرەت نابێ بڵێ وڵا پیاو نابێت لە پرۆسی هاوسەرگیریان پیاو نابێت تووڕە بێ کاکە پیاو تووڕە ئەبێ ڕەشەبایە هەڵئەکا بەڵام کاتیە ڕەشەبابوونەکەی بوەسی لە بەردەمی ئەو شکێنێ بەڵام ئەگەر بشنیتەوە بەدەم ڕەشەباکەوە نەرمبی ناتشکێنێ دوای ڕەشەباکە خۆشە بێتەوە تۆ قەد و باڵای خۆت ئەمێنێتەوە کەواتە ئێمە بەندیەت تەعامل لەگەڵ یەک نەکەین وەکو عەرزم کردن ئێمە لە کەسی بەرامبەر لە عاتیفێبوونی لە گریانی لە خەمۆکی لە بۆ نمونە دەسەوسانی لە هەموو ئەمانە تەفەهوم بکەین ئەویش لە بەرامبەرە لە تووڕەیی لە ڕەتفعل لە ئینفعال باشە لە حەزم و عەزم لە پیاوە ئەمە تەقبول بکە پێکەوە محاولەکەین زمانی لێکتێگەیشتنمان هەبێ نەک ئێمە بڵێن جاتۆ بۆ نە زمانی لێکتێگەیشتن ئێمە وەکو یەکتر قبول بکەین چونکە وەکو عەرزم کردن ئەو حەدیثانی پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم ئەو دەقانی کە قورئان باسیەکە بۆ ئەوەیە ئێمەی پیاو لە دەرونی ئافرەت بگەین بۆ ئەوە نی ئەو حەدی پێغەمبەری خوا وەکو پزیشکێکی دەرونی پێبانە فەرمێ وەصفی کەسایەتی ئافرەتمان بۆ ئەکا بۆ ئەوەی ئێمە لە کاتی مامەڵەکردنا ڕەچاوی ئەم خاڵانە بکەین نەک بۆ ئەوەی ئێمە لە کاتی مامەڵەیە ئێمە زۆر جار ئەم حەدیثانە بۆ غەیری مەبەستەکەی ئەیدینەوە بە چاوی ئافرەتانە ئەو نی پێغەمبەر واتان پێ فەرمێ کاکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ تەنقیس نەیفەرمووە خطابەکە بۆ ئێمە بە ئێمەی فەرمووە ڕفقا بالقواریر فەرمیەتی زۆر نەرمونیار بن لەگەڵ شوشە کام قارورێشی بەکارهێناوە پێغەمبەری خوا فەرمێ قارورە بەڕێزان بە شوشەیەک ئەگوترێت کە ئەوەندە تەنکە ئەو شوشەیە ئەگەر سەیری بکەی لەبەر تەنکەکەی هەستی پێ ناکەی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم نەرمونیان بن لە مامەڵەکردن لەگەڵ ئەم شوشەیە کە زۆر ناسکە واتە بە زبری مامەڵەکردن ئەیشکێنێ کە شکا چانە بێتەوە بەڕێزان بۆیە ئەگەر سەرنج لە ژیانی پێغەمبەر بدەین صلی الله عليه وسلم ئەبینین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چەند نرمونیان بۆ لەگەڵ خێزانەکانی سەرنجە خیتابی قورئانی بدەن بزانن قورئان ئێوە چۆن وێنای ئێمە بکا بۆ خێزانەکانمان و وێنای خێزانەکانمان بۆ ئێمە بکا بۆ نمونە قورئان پێمانە فەرمێ هن لباس لكم وانتم لباس لهن ئەوانە پۆشاکن بۆ ئێوە و ئێوەش پۆشاکن بۆ ئەوان ئینسان چەند پێویستی بە پۆشاکە پۆشاک چەند ضرورە بۆ ئەوەی عیب و عارماندا بپۆشێ ئێستا ئەم پۆشاکانی بەرمان چەند سوودمان لێ بینیون بۆ ئەوەی کە یەکەم لە سەرما گەرمابمان پارێزن دوم لە عیب و عارمان لە خەڵکی پەنەهانکەن خوا فەرمێ ئەم هاوسەرگیریە هن لباس لكم وانتم لباس لهن باشە حتى خوای پەروەردگار یعنی لە قورئانە حتى تەنانەت کە باسی تەلاقەکە بەڕێزان کە باسی جابوونەوە ئەکا کە سەختترین ناڕەحەتترین قۆناغی ژیانی ژن و مێردایەتیە خوای پەروەردگار لەوەی شاء فەرمێ فإمساك بمعروف أو تسريح بإحسان ئەفەرمی ئەگەر گەشتە حاڵەتی تەلاق دوای تەلاقەکە ئیمساک بمعروف یا ئەوەتە پرۆسەکە پێک بێنەوە بچنە لاو یەک بەڵام بمعروف ئەو تسريح بإحسان ئەگەر جایش بوونەوە بە ئیحسان جا ببنەوە کەواتە تۆڵە و ڕەتفعل و داخی دڵپێڕشتن و بە چۆکاهێنان و ئینتیقام نییە لە ئیسلامە ئەگەر جیابووینەوە ئەو کاتە بالحوسنا جیابینەوە ئەگەر ماینەوە بە معروف ئەمێنینەوە لەگەڵ یەک ئەمە خیتابی ئیسلامە بۆ پەیوەندی نێوان هاوسەرەکان حتا خوای پەروەردگارە فەرمێ باسی پیاوەکە خیتاب ڕوو لە پیاوەکە فەرمێ فإن كرهتموهن
ئەگەر تۆ ڕقت لە خێزانەکەیشت بوو لەسەر بابەتێک ئەفەرمێ فعسى أن تكرهوا شيئا ويجعل الله فيه خيرا كثيرا. جاری وا هەیە خوێندنەوەیەکی سەطحیت هەیە ڕقت لە خێزانەکەتە، بەڵام خوا ئەفەرمێ با ئەو ڕقە نەبێ بەهۆی لێکترازانی پرۆسەکە، بۆ چونکە جاری وا هەیە تۆ ڕقت لە شتەیەکە بەڵام خوای پەروەردگار خێرێکی زۆر گەورەی لەو شتەیە داناوە. بۆ نمونە تۆ خێزانێکت هەیە، خێزانەکەت لەوانەیە تۆزێک تەممەڵە لە ڕووی ئیداری ماڵە، بەڵام زۆر بەڕێزە، زۆر خانەدانە، بەڵام ئافرەتێکی زۆر بەمشورە، زۆر دڵسۆستە، زۆری خۆشەوەی. ئەمانە بە نەزەری اعتیبار وەرگری، یەک خاڵجاڵ مەکە بەسەر هەموو خاڵەکانە، با چاکەی یەکترمان بیر نەچێ. با وەکو پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم فەرمێ لا يفرق مؤمن مؤمنة، ئەفەرمێ با هیچ ئیمانداری ڕقی لە خێزانەکەی خۆی نەبێ، بۆ ئەفەرمێ فإن كره منها خلقا رضي منها آخر. ئەفەرمێ ئەگەر چونکە ڕقی لە کردەوەیەکیشی بێ کردەوەیەکی تری هەیە، ئەو پاساوی ئەم کردەوە خراپی، پاساوی ئەم صفەتە خراپی هەیە، کەواتە ئێمە با کردەوە با چاخوا فەرمێ ولا تنسوا الفضل بينكم، ئەفەرمێ چاکەی یەکتر لەبیر مەکەن. چاکەی یەکترمان زۆرە بەڕێزان، ئێمە با خاڵە سلبیەکان نەکەین، بە خاڵی وەرچەرخان نێکین بە خاڵی بڕیاردە، نە. پرۆسی هاوسەرگیری خێزانەکانمان هاوسەرەکانمان بە یەک پاکێج بخوێنینەوە. جاری وا هەیە خێزانەکە بۆ نمونە خۆی کەسێکە هەندێک سیفاتی سلبی تایە، بەڵام خانەوادەیەکی زۆر خانەدانی هەیە، بەڵام کۆمەڵی خزم و کەسوکاری زۆر باشی هەیە، ئەوان ئەتوانن ببن بە پڕکەرەوەی ئەم کلێنەی پرۆسەکە. یا جاری وا هەیە وەکو عەرزم کردن پیاوەکە سیفاتی خراپی هەیە، بەڵام سیفاتی باشیشی هەیە لە مقابلە سیفاتە خراپەکانە. لە کۆتاییە بەڕێزان ئێمە لەوە تێبگەین ئێمە لەگەڵ مرۆڤ مامەڵاکەین، نەک لەگەڵ فریشتە. ئێمە نابێت تەسەوور بکەین بەوەی کە ئەو کەسی هاوسەرگیریمان لەگەڵا کردووە پیاوە یا ژن ئەبێ هەموو سیفاتەکانی 100% بێ، ئەبێ هەموو سیفاتی کەمالی هەبێ. شتیوانیە لە دنیاە میثالیەت لە مامەڵەکردن لەگەڵ مرۆڤان نییە. تۆ لە چواردەور و واز لە خێزانەکەت بێنە لە چواردە چێوە کۆمەڵایەتەکەی خۆتەوە سیرکە، سەیری باوکت کە دایکت کە براکانت کە خوشکەکانت کە سەیری مناڵەکان. بۆ نمونە چوارچێوە خێزانەکەی خۆت هەموو ئەمانە 100% ئەوەن کە تۆ ئەتەوێن، یان لە 175 لە 180 لە 165 ئاوان. خێزانی شەروایە ئەو شەر مرۆڤێکە وەکو ئەوان. ئەگەر تۆ لەم خانەوادەیە کە لە خوێنیانی نتوانی 100% بڕیاری ئەوت بێ کە هەموو ئەمانەت 100% وەکو خۆیان بەدڵە، خێزانەکەی شت کە ئافرەتێکە لە بیئەیەک لە شوێنێکی جیاواز لە وەکو عەرزم کردی تربیە و پەروەردەکردنێکی جیاواز پەروەردە بۆ لە تۆ چاوەڕێمەکە 100% وەکو تۆ بیرکاتەوە، چاوەڕێمەکە لە هەموو شتێکا وەک تۆوا بێ. با جیاوازەکانی یەکتر قبول بکەین، مردی جیاوازەکان یعنی هەموو جیاوازیەک خاڵی ئێمە پەسەندە ئەو ناپەسەندە وانە. زۆر جار لەوانەیە ئەگەر ئێمە ورد بینەوە ئەوەی ئەو پەسەندە ئەوەی ئێمە ناپەسەندە، ئەوەی ئێمە بۆیە پەسەندە لامان چکە دەقمان پێوەگرت و ئەوەی ئەو بۆیە ناپەسەندە چکە نامۆین پێی. بەڵام ئەگەر وردی کەینەوە لە ڕووی شەرعەوە لە ڕووی عورفەوە هەستەکەین ئەوەی ئەو پەسەندترە، ئەوەی ئەو گونجاوترە. وەی خوشکان و برایانی بەڕێز، ینی من ئەڵێم با ئێمە وردتر مامەڵە لەگەڵ پرۆسی هاوسەرگیرییا بکەین، هێمنتر مامەڵە لەگەڵ کێشە خێزانەکانە بکەین، دووربینانەتر بڕیار لە چارەسەری پرۆسە هاوسەرگیریەکانمان بدەین. من پێم وایە ئەگەر وا بیرمان کردەوە وا مامەڵەمان کرد، ئەگەر دەقە شەرعیەکانمان کرد بە سەنگی مەحەک، ئەو کاتە من تەسەوورەکەم ئاسانتر زمانی لێک تێگەیشتن زاڵە بێ لە بینمانە، ئاسانتر ئەتوانین تەفاهم بکەین. هەندێک فەلسەفەی پوچەیە باوازی لێبێنین بەڕێزان، فەلسەفەی یەکسانی نێوان ژن و پیاو، یەکسانی جێندەری، ئەمانە تەنها قسەی بازاڕین، مەحەڵە لە جێبەجێکردنە. هەر بڕۆ لە خێزانەکەی خۆتا ئەم یەکسانی ڕەهایە جێبەجێکە بۆ جێبەجێ ناوێ، ژیانی لێ ئەبێ بە دۆزەق. تۆ بڕۆ دەرەوە با خێزانەکەیشم بڕاتە دەرەوە، مناڵەکان چیان بەسەر دێ، خێزانی چش دێنێت، تۆ لە مقابلە ئەرکە هیچ کە تۆش ناکرێت چیش لێبنی لەو کاتەیە. یعنی بۆ نمونە ئێمە ئەوەی کە پێی ئەوتێ ئەرک و ماف، ئێمە تەعاملمان لەگەڵ ئەم ئەرک و مافانەیە بە شێوازێکی عادیلانەیە نەک یەکسانانە، با دادوەرانە مامەڵە بکەین. کەسێک نەبێ بڵێ هەموو مافێک بۆ من ئەرک بۆ بەرامبەرەکەم، نا. ئێمە ماف و ئەرکەکانمان وەکو خوای پەروەردگارە فەرمێ وەلەهن مثل الذي عليهن بالمعروف. چەند ئەرکیان لەسەر ئەو نەش مافیان هەیە بەڕێزان. ئێمە بەم منطەڵەقە و بەم مەفهومە مامەڵە بکەین لەگەڵ یەکتر بۆ ئەوەی سەرکەوتوو بین. خوای گەورە هەموو لایەک سەربەرزکە، خێزانەکانمان بەختەوەرکە، دوورمانکە لە درد و کێشە. إن شاء الله تابع جيشنا ويكتر بخزمتنا نجينا وخير سلبرستان كا والسلام عليكم ورحمة الله وبركاته.